بەگشتی لە عراق و سووریا و ئێران و تەنانەت تورکیاش دۆخەکە دۆخێکی ئالۆزە و پێشبینیەکان یعنیان خوێندنەوەکان دەبێت ئەوەندە بە خێرایی بن کە چاوەڕوانی هەفتەیەک بۆ هەفتەیەک گۆڕانکاری بەسەردادێت. کوردیش لەو ناوچەیەدایە لە ڕۆژاوای کوردستان گۆڕانکاریەکان و بەشێک لەو گەلە کۆمەیەمان بینی کە کورد لە ناو حساباتەکاندا لە پەراوێزدا بوو بە جۆرێک کە ئەگەر ئەو پاڵپشتی کوردانەیە ئەو پاڵپشتە کوردستانیە نەبووایە ڕەنگە دۆخەکە بە شێوەیەکی تر بواە و خراپتریش بواە. ئایندەی کورد و ڕەوشی کورد لەناو دۆخە ئاڵۆزەدا و لەناو ڕێکەوتن و بەریەکەوتنانەدا بەرەو کوێ. گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز شێرزاد عادەلێزدی نووسەر و چاودێری سیاسی. شێرزاد زۆر بەخۆشحاڵم کاکزانە. وەک میدیاکارێک دەستخۆشی لێ یەکەم لە میدیای عەرەبی وەکو شاخێک وەستاوی بۆ پرسی کوردی جێگەی شانازیە خەڵکی و ئێوە. سپاس. هەر بژی سەرکەوتوو بێت. ڕەوشی کورد ئەگەر خوێندنەوەیکی بۆ بکەین بەگشتی لە ناوچەکە و لە ناو گۆڕانکاریەکان بەرەوچوێ. بەڵێ منیش سپاسی جەناب دەکەم کاکزانە تۆ تازە لە ڕۆژاوای وڵات هاتووە. بەڕاستی جێگەی دەستت دیار بوو وە کورسات و سپاسان دەکەم دەستپێشخەریەکی یەکجار پێویست بوو و لە کاتی خۆی بوو و بەنسبەت ڕاگەاندنی عەرەبی بڕوات پێ بە ئێمە هەر هەمیشەوا بوو لەکوێ مەسەلەی کورد گەرموگور بوو پێویستی بە پاڵپشتی بوو لە کاتی خۆی مەسەلەی ڕۆژئاوا من باسی پێش 2010 ئەوانە ئەکەم هەر دیفاع لە باشووری کوردستانمان دەکرد لە باکوور گرنگ ئەوەی ئێمە لە هەموو شوێنێک وجودمان هەبوو و دەنگی ڕەوای گەلەکەمان و دۆزەکەمان لە ئەعلامی عەرەبی حازر بەوە شتێکی یەکجار گرنگە سپاس دەکەم جارێکی تر. مەسەلەی کورد لە ڕۆژئاوا بێگومان ئێستا ئێمە بەردەم قۆناغێکی تازەن لە دوای ئەو شەڕی کە لە حەلەب ڕوویدا لە دژی کورد دواتر پلانێکی سەرتاسەری هەبوو بۆ داگیرکردنی ڕۆژئاوای کوردستان و تێکدانی ئەو ئەزمونەی لەوێ بەڵام خۆشبەختانە بەهۆی ئەو یعنی پشگیری سەرتاسەری هەموو بەشەکانی کوردستان و بە تایبەت باشووری کوردستان کاریگەری هەبووە بڕوات پێ نە مەسەلەی کاریگەری من پێم وایە فاکتەری سەرەکی هەستانەوە فاکتەری ئەگەر ینی مبالغە نەبێ فاکتەری یەکەمیشە ئێمە بەکەم وەری نەگرن ئەوەی کە لە جعدەکانی سلێمانی و هەولێر و بە تایبەت لە سلێمانی نامەوێ فەرق و جیازی تێکم لە هەولێرش لە دهۆکش لە زاخۆش لە حەلەبچە لە هەموو شوێن بەڕاستی ینی ئەمە مەسەلەیەکی نەتەوایەتیە هیچ فەرق و جوداییەکی تیانە بەڵام بڕوات پێ بە ئەو هەڵوێستی سەرتاسەری لە باشوور و لە سەرتاسەری کوردستان و لە دیاسپۆرا و لە ئەوروپا چی شوێنێکی کە کوردی لێ بوو کورد وەستا بۆ پاڵپشتی لە ڕۆژاوای کوردستان فاکتەری یەکجار گرنگ بوو بۆ تێکدانی ئەو موامەرەی لە دژی کورد و بۆ وەستانی ئەو شەڕەوە لە ئەنجامە ئەو ڕێککەوتنەی کەروویدا من خۆم ناڵێم شۆک بووم بەڵام تەوەقعی ئەوم نەدەکرد ینی تا ئەو ئەندازە گەلی کورد بەو شێوازە بە یەک هەڵوێستی لە پاڵپشتی ڕۆژاوا ئامادەکاری بۆ نەکرابوو لە پڕستاوانی ناڵێم شتێکی لە ناکاو بوو خۆرسک بوو عەفەوی بوو خەڵک بوو یان بڕوات پێ بنەی عازی حزبی شتیا بوو خۆ حزبەکانش بەشەکن لەم خەڵکە بەڵام یعنی زیاتر بێجگەل ینی حزب و کۆمەلگای مەدەنی و خەڵکی ینی لە هەموو تیر و توێژەکان تیابوون ئەوە زۆر گرنگە حەقوای ئێمە ئیشی لەسەر بکرن و بە هەند وەربگرن و ینی دیاردەیەکی ئەها بچووک نییە ینی ئەکرێ ئێمە لەمەوە دووە لێکۆڵینەوە و بزانن ئەم شتە بۆچی وە چۆن ڕوویدا و چۆن بتوانین درێژە پێدەری ئەم دیاردەیە بن وەزع ئەو های ئێستا ئەو ڕێکەوتنەی کە ئەمزاکرا هەرچەندە لەوانەی بەدڵی ئێمە نەبوو وەکو کورد بەعام بەڵام خۆ لە نهایەتە لە سیاستە ڕەش و سپی نییە مەوزوع تۆ جاروبار ناچارێت تەکتیکیش بکرد ناچارە نەچیتە ئاقاری شەڕک کە دوژمنان بۆ تۆی حازریان کردووە وەکو پلانگیریەک ئەوها تۆش ئەتوانی بە تاکتیک بە سیاست ینی خۆت لێ دەرباز کرد سەرەرای ئەوەش ڕێکەوتنەکە کۆمەڵک دەستکەوتی باش بۆ کورد هەیەتی کە ئێمە بەوردی بخوێنن یعنی ستاتۆی و دیفاکتۆی ناوچە کوردیەکان پەسەند کراوە لەوانەیە ینی بە شێوازی ناناوەندی ئەوە دیار نەبکرا بە تەواوی لە ڕێکەوتنەکە بەڵام وەکو ئەمری واقع یعنی هێزی کوردی ئەمێنە لە ناوچەی کوردی من پێم وایە
شتێکی باش بوو کە هێزی کوردی لە ڕقە و دێرزۆر و ئەوانە کشاوە کە بەڕاستی ناوچەی عەرەبین لەوانەی لە سەردەمانێک پێش چەند ساڵێک پێویستیەکی هەبوو بڵێم چی ینی لە چارچۆوەی هەوپەیمانی نێودەوڵەتی دیژە داعش لەوانەی تۆش وەکو کارتەکەش ئێستا تۆ ئەو ناوچانە بە چۆڵت کرد ئێستا لە ناوچەی کوردی خۆت مافی خۆت بەدەستێنە یعنی ئەوەش لە سیاسەتە ئەکرێ بەڵام وەکو مەبدا ینی معقول نییە تۆ ئێستا پێشمەرگە بچیتە فەلوجە و ئەمبار و بڵێ شتێکی تاڕادەیەک ئەو هابووە زانی خۆشبەختانە پێم وایە ئەوە خاڵێکی باش بوو کە هێزەکە کشاوە نەزیفێک بوو وەستا بەڵام بەڕێز کاکشزاد ئەگەر ڕاهەندەکانی پشتی ئەو بابەتێ وەربگرین مەسەلەن زۆر باس و خواست کراوتیان ئەمریکا کوردی بەجێهێشت مەسەلەن بەڵێ فەڕەنسا کوردی بەجێهێشت هاوپەیمانی نێودەوڵەتی کوردی بەجێهێشت ئەمە کورد بەجێهێشتم و یان ئێمە ئەبێ حازر بین بۆ بەشەکانی دیکەش یان بە شێوازێکی دیکە و پرسیارە بکەم کە کورد لەناو ئەو معادلەنەدا لە پراوێزدایە ئەزانی چی ناوانە ئێمە خۆمان بچووکش نەکن و زۆر خۆمان بە گەورەش نەکن یعنی باوەقعیانە کورد بوونی هەیە کورد فاکتەرێکی سەرەکیە کورد ئێمە باسی 50 ملیۆن کەس زیاترەکەن لە منتیقە و ئیسبات بوو ئەگەر کەسانێک پێیان وای مەسلەی کورد و هەستی نەتەوی لاواز بووە و نازانم چی و کەواقعی دابشکردن هەتا ئیسبات بوو لەم وەزعی کە لە ڕۆژئاوا ڕوویدا کە کورد یەکە ئەمە دروشمێکی نەتەوپەرستی و عاتفی و بۆ جوڵانەوەی هەست نییە لەسەر عەرزە خەڵک لە سلێمانی تا دیاربەکر و سەرتاسەری و لە ڕۆژهەڵات و لە هەموو شوێنێک و لە پایتەختەکانی ئەوروپا و ئەمریکا کورد یەکدەم بوو یعنی دیار بوو کە زەختێکی کاریگەری شەپۆڵێکی هەڵوێستێکی کوردەواری معادلە گۆری لە ئەنجامە معادلە گۆرا یعنی شتەکەەوە هەر لەوە نەوەستا ئەو کاریگەریش گەوری دروست کرد دەزانێت لە ناوەندە بڵێ ینی تۆ چەکت پێیە ینی چەکی کە ڕایگشتی چەکی ملەتێکی بەدایان ملیۆن خەڵکی کورد هەیە چۆن ئەکرێ بڵێ وڵا ئێمە فرۆشرا و نازانم چی ڕاستە هەڵوێستی ئەمریکا هەڵوێستێکی خراپ بوو و یەکەم جاریش نییە بالمناسبە خۆ لە سەرەکانی ئەمریکا عینیشت بوو وازی هێنا لە گریسپی و سەرەکانی لە 2019 دیسان عینیشت بەڵام ئەم جارە ئەوەی کە ڕۆلێکی زیاتر خراپی هەبوو تۆم باراکە کە بەڕاستی ڕۆلێکی خراپی هەیە لە دژ مەسەلەی کورد و نازانم تا چەند ڕاستە قسەیەک هەیە ئەڵێن ئەبێ بە نێردراوی ئەمریکا لە عێراق من پێم وایە ئەبێ لە ئێستاوە کورد وریابە ئەم کابرایە لەوانەیە کەسێک بڵێ کاکە نونە تعبیر لە سیاستی ئەمریکاکەن نەخێر تعبیر لە سیاستی ئەمریکاکەن بەڵام ژێربەژێر شتی تایبەتی خۆشی هەیە و وەکو بازرگانێک بزنسمانێک معاملە لەگەڵ سیاست و لەگەڵ دیموکراسیەت و لەگەڵ مەسەلەی کوردەکە زیاتر لە ژێر کاریگەری ئەجندای تورکیایە و ینی سیڤی خۆش ینی ئەم فەزیحەتەی ئەو دەریایی ئەوەی کە چی پێ ئەڵێن کە بڵاو بووە یەکێک لەوانە ئەم باراکەی باشە کەسانێکی تا ئەو ئەندازە ینی نامرۆڤ بێ ئەخلاق بێ ئینسانیەت یعنی تۆ چی تەوقعی یعنی گۆراوە ناوەڵە ناگۆرە ئەوە وستم لەسەری وەستم بەڕێزت لەوانەیە لە مێدیا عەرەبیش زۆر جار ڕوبەڕێوە پرسیارە بیتەوە بەڕێز کاکشێرزاد مەسەلەن ئەڵێن ئەوەی تۆم باراکە دەقا و دەق تەرجەمەی سیاسەتی خارجی و جەنگی ئەمریکا نەخێر نەخێر شاشەتێکی وانە بە حکمی کە ئێستا لە کۆنگرس پرۆژە یاسایەک حازر دەکرێت ئەوەی وەکو ئەنقاسکردنی کورد لە سووریا یعنی ئێمە ناکرێ ئەمریکا هەمووی لە چاوی تۆمباراک سەیری بکەن ئەمریکا وڵاتێکی زلهێزە دەوڵەتێکی موسساتە کۆنگرسی هەیە ڕایگشتی هەیە سەحافەی هەیە پەنتاگۆنی هەیە و وەزارەتی دەروە ئەمانش ینی تۆ بڵێ نەڵێ ڕای جیاواز و تیارەتی جیازیان هەیە خوێندنەوەی جیازیان هەیە بەڵام لە ئەنجامە ئەو سیاسەتەی کە تۆم باراک بەرێوە ب سیاستێکی خەتەرە دژ بە کورد نییە بەتەنیا دژ بە دیموکراسی و پێکەوە ژیان و ینی هەوڵدانێک هەیە زانی چی هەوڵدانێک هەیە بۆ خۆ ئێمە دەزانن ئەحمەد شەرەچێ و لەکوێ بوو لە سجنا بوو لە ئەبوو غرێب لە بەغا ئێ باشن لە نەکاوە ئەم کابرایە لە ناکاوە لە سەرکردەیەکی جەبهەی نووسرا و قاعیدە کردیان بە سەرۆک دەوڵەتێک ئەمە لە خۆیەوە نەهاتووە دیاری یاریەک هەیە یعنی یاریەکە
ناوەستە تەنیا لە مەسلەی کورد و عەرب هەوڵەدن کە شەڕ دروست بێ مەسلەی سونە و شیعەش دیسان هەوڵدانێکی وایە شەڕێک دروستکەن لەو نێوانە لە شەقامی عەرەبی سونە لە سووریا قسەیەکی ئەوەهایی کە ئێمە ئەچین بۆ عێراقیش لە کاتی خۆی چۆن ئەمە بکەینە باسێک بەڕێز کاک شێرزاد بەڵام ئەوەی کە کورد پێت وایە مەسەلەن ئەمریکا جۆرێک لەگەڵ فەڕەنسا و ئەو پاڵپشتێنێ و دەوڵەتیەی هەبوو لەلایەن خەڵکو مەسەلەن خۆپشاندان و پاڵپشتیکردن ڕۆژاوی کوردستان لێرە ئەوەستێ مەسەلەن هیچی تر تورکیا یان لایەنی تر فشار ناکا لەسەر ڕۆژاوی کوردستان ئەزانی چی ئەو نەزیفە بێگومان فشار بەردەوامەوە تورکیا شواز ناینە زوو بەزوو بەڵام ئێمەش ئەگەر باسی ئەمریکا و فەرەنسا وانەکە ئەوان ئێستا ڕۆلی یعنی وەکو وەسیط ناوبژێوان بۆ ئەم مفاوەزات و ڕێکەوتنانە هەیە و ئەمڕۆ وابزانام ئەمڕۆ سبەینی وەزیری دەرەوەی فەرەنسا دێ بۆ ینی بەدواداچوونی ڕێکەوتنەکە یعنی شتەکە ناکرێت ئێمە بڵێن تەواو هەڵوەستیان خراپ بوو و شەڕ لە سەرمان قەوما و تەواو ئێوە سیاست وا ناکرێت خۆ تۆ ناچارە ئەبێ معاملە تۆ باسی هێزی گەورە ئەکە لە جیهانە فەرەنسایی ئەمریکایی ئێمە خۆشبەختانە ئیسبات بوو کە کورد جاران کە کورد بەس شاخ دۆستیەتی ئەم جارە کورد خودی خۆی دۆستی خۆیە یعنی ئیسبات بوو ئەمە بە دروشمی عاتیفە نییە ئیسبات بوو کە تۆ وەکو یعنی حرەکەی جادەی کوردی ملەتی کورد ئەتوانی شتەکە بگۆرە یعنی ئەو مزاهرەی بە سەدان هزار کەس لە جادەی سالم لە سلێمانی دەرەچوو ڕۆژانە تقریبا تا پێش دوسێ ڕۆژ ڕۆژانە بوو ئەمە کاریگەری دروستەکە ئەمە دیار بوو کە شتەکە لە سنووری سووریا و ڕۆژاوای کوردستان ناوەستە و بالفعل مەترسیەکە تەنیا لەسەر ڕۆژاوا نییە بە دەرەجە یەکەم لەسەر باشووریشە و دیارە یعنی هەمان مەترسی بەو ئەقلەتی تۆ بارشت بە عینیشت بە عینی کەرەستەش ینی بۆ هێز سونەیەک بێنە سەرخەت وەکو ئەحمەد شەرع و جامەلەیەکی بکەن زۆر ئاسانە ئەسڵەن ئێستا سیناریۆ ئەوەیە یعنی یەکێک لە سینۆریاکان و بە ئاشکرە داوایان لە قەسەدە کردبوو ینی با وەکو معلوماتش بڵێن پێش 6 مانگ تۆمبارەك داوای کردبوو ینی کە ئەحمەد شەرع دێرزۆر و ئەوانە ئەوێ پلانێکیان هەیە بۆ یەکخستنی ئەمبار و دێرزۆر و ئەم ناوچانەی هاوسنوور یعنی شتێکی وا هەیە لە ئاراوە مەسلەی گۆرینی نەخشە بەو شێوازایی خۆ تۆمبارەك پێش ماوەیەک باس لە تەرابلوسی لوبنان ئەمە گەورەترین شاری سونەی عەرەب لە لوبنان بە ئاشکرە وتی ئەخەنە لەسەر سووریا مەبەستی سووریای سونەگەری ئەوەی کە ئێستا ئەبوو محەممەد جۆلانی بەرەوە کەواتە ئێمە بەردەم سیاسەتێکی دووفاقین سیاسەتی دروستکردنی کێشەکان ئیدارەدانی ئەزمە نەچارەسەری ئەزمەکان بۆ دیسان یعنی ئەو بە بێدرێژای لە کاتی خۆی ئەڵێن ئێمە شیعەمان هینا لەسەر حکوم لە عێراق ئەم جارە لە سووریا بەعکسەوە عەلەویەکان کە نزیکن لە شیعە بە لە ڕووی مەزهەبیەوانە تا ڕادەیەک نازانم تەفاسیلەکەی ئەم جارە سونە ینی ئەزانی چی هەوڵدانێک بۆ درێژە پێدان بە مەسلەی ناکۆکی مەزهەبی و مەسلەی سونە و شیعە کورد و عەرەب کورد و تورک ینی ئەیانەوەی هەمیشە ئەم ناوچەیە لەژێر فشار و زەخت و شەڕ و کە ئەویش وەرە ینی وەکو فریشتە بەحساب ئەڵێن خەتێکی سونی بکرێتەوە لە لوبنانەوە تاکۆ گاتە سەر حدودی ئێران ئەزانی چی من پێم وایە مەسیری ئەم خەتە وەکو لە کاتی خۆی باسی هیلالی شیعیشیان دەکرد هیلالی شیعی و تا چەند ڕاست نەبێ بەڵام جۆرێک لە گەورەکردن لە مەوزوعە هەبوو ینی دەرشوابێ ئەبی شوای لێ دێ ئەبی شوای دێ لەبەر لە ئەخیرە تۆ ینی شیعەش کەم نین لە جیهانی ئیسلامی تقریبا ربع ملیار شیعە هەیە کاکە خۆ لە عێراق زۆربەی شیعەیە ینی تۆ ناکرێ بە ئاسانی ئەوها تۆ ئێستا ئەحمەد شەرع بەرەی نووسرا حکم دەکرد لە سووریا یەکسەر ئەبێت تۆش لە سووریا دیسان خۆ ئێستش بە ئەحمەد شەرع عەڵێن سەدامی دووەم یعنی یاریەکە تەنیا لە مەسلەی کورد ناوەستە هەوڵدانەکەی بۆ تێکدانی خودی ئەزمموی عێراقش سەرەرای هەموو تێبینی 1100 تێبینی خراپ لەسەر ئەزمموی عێراق حکومرانی عێراقی بەڵام لە ئەنجامە کاکە مقارنە ناکرێ بە ئەو شێوازەی کە لە سووریا لە کاتی خۆی کە سەدام ڕووخە ینی کورد کاریگەر بوو کورد و شیعە و سونە و هەمووی لە بەغای پایتەخت
دانیشتن و مەجلیسی حکومیان دروست کرد ڕاستە لەوێ ئەبێ ئێمە باسی ئەوەش بکەن یەکێک لە خاڵە لاوازەکانی ئێمە لە کوردستانی ڕۆژاوە کاریزمای سەرکردە نییە یعنی ئەوەی ناڵێم ئێمە خۆ ئێستا سیاست بەدەستە جەمعی دەکرێەوە بەڵام لە بەعزە مەراحلی قۆناغی تاریخی پێویستیت بە سەرکردەی کاریزمایە لێرەوە بە حەقوای ئێمە باسی ڕۆلی سەرەکی سەرۆک مام جەلال بکەن لە مەسلەی دامەزراندنی عێراقی تازە و مەسلەی دانانی وە کاک مەسعودیش تارادەیەک ینی بۆ ئێمە بە تەوازن ینی وەکو سەرکردەکانی کورد بەڵام زیاتر مام جەلال جێگەی دەستی دیاتر بوو لە بەغا لە مەسلەی ینی هەموو لایەک ناکۆبووم بەڵام لەسەر ئەو ینی قسەی دەروا ینی ئەو توانای هەبوو لەبەر ئەوە ئەوش خاڵێکی گرنگە زانی ئەم شتانە ئینسانە بێ بە کەم نەزانی بەعزە جار ینی کورد کاریزمایەتێک هەبوو بۆ بنیادنانە بۆ کە مام جەلال دانیشت سەرکردە عەرەبەکانی سوننە و شیعە حەدیان چی بوو ینی بەنەوعک خۆتە سەر کورد بکەن بەڵێ ینی اینجا ئەمە دیار بوو لە مەسلەی مەجلیسی حکوم هەموو مانگێک سەرکردەیەکی یان کورد یان شیعە یان سوننە بە تەناوب بوو ئەوەی لە سووریا ڕوویدا ئەوە نییە کاکە ئەمە بەرەی نووسرا هەیئەت تەحریر الشام هاتووە جێگەی حیزبی بەعسی گرتووە ئەحمەد شەرع بۆ خۆی کۆمەڵک دام و دەستگا و شت دروست کردووە مەجلس شعب و حکوومەت و نازانم چی هەمووی ئیسلامی سیاسین کورد بەشدار نەبووتە یعنی ئەو ڕێکەوتنەی جەنەرال مەزلوم عەبدی و ئەحمەد شەرع ئەوەی لە 10 مارسە ئەوە لە دوای کە ئەحمەد شەرع هەموو شت لەسەر قیاساتی خۆی دانا ئەو ڕێکەوت نەکرا لەبەرەوە من پێم وایە حەقوای ئێمە تۆزە کرەخنا لە خۆمان نش بگرن لە ڕۆژاوەکانمان دقیق نەبووە ینی نەتەنیا مەسەلەی خوێندنەوەکان مەسلەی بەرێوبردننی سیاستش مەسلەی ئەوەی کە سیاست بەرێوە ئەبن حەقوای ینی ئەوەی کەڕوو ئەدە ڕاستە کورد بەرگا ئەگرەوە کورد بەردەوام بەڵام کاکە تۆ بڵێ دەڵێ خەتای خۆشمانی تایە ینی ئەوی شەی ینی لەبەرەوە لەوانەیە ئێستا کاتی ئەو شتانش نەبێت باوەزعەکە بەڵام ئەبێ ئێمە بە چاوەکی رەخنەگرانە بەدواتداچوونە طبعا ینی خۆ ڕاستە معامەرە لەسەر تۆ هەیە دەوروبەرت دژمنە نازانم چی باراک لەگەڵ تورک و ئەمان ینی بەڵام لە ئەنجام خۆت ئەبێ خۆتش بکەیت کرد بەشێک لە مسئولیە و بیخەتە سەر ئەستۆی خۆت ئەگینا خۆ ناکرێ ینی باشە من ئێستا کەنالی کوردی لەوانەیە من لە کەناڵە عەرەبیەکان ئەوها قسە ناکەم لەبەر نامەوێ ئیشی ئێمە نییە ئەو شتانەی کە لە بینی خۆمان باسەکەن لە کەناڵە عەرەبیەکانش باسم بەڵام کاکە کۆمەڵک خەتای ئێمەشی تایە ینی ڕێکەوتەکە مەسەلەن ڕێکەوتنی 10 مارس عینە شت بۆ ئێستا کاکە کۆمەڵک شتی کەم و کورتی تایە بەڵام یانی وەکو شتێکی سەرەتایی وتمان بەسەر چاو با بڕوە لە ئەنجامە لە ئەوەش پەشیمان بوون ئەم جەماعەتەی ئێستا دەسەڵاتن لە دیمەشقا ئەوەی ئێستا هەیە خراپ نییە ناڵێم بەڵام دەکرا باشتر بە دەکرا بەقوتر بە دەکرا ینی رەخنەگرتن شتێکی خراپ نییە بالعکس من پێم وایە ئەگەر ئێمە خۆمان رەخنە بکەن لەوانەیە ئەنجامەکە باشتر بێ خۆ ئێمە جارێ ململانە ماوە ئەم ڕێکەوتنە شتێکی زیاتر ئەزانی چی لە ڕێکەوتنی ئاگربەست ئەچێ وەکو هودنەیەک یعنی لە ڕووی سیاسی و دستوری و حقوقی ئەوە شتی ئەوها ئەو تۆتیانە بەوازەحی ینی خۆ گرنگەکە دەستورە لە چوارچەوەی دەستور مافەکانی باشە کاکە ئەم ڕێکەوتە کوا چ گەرانتی سیاسی و دەستوری هەیە یعنی باشە قەینا دەستکەوتی تایە بەنا مباشری وەکو جۆرە ئۆتۆنۆمیەک حکومی ذاتی بۆ ناوچەی کوردی ینی پارێزگای حەسەکە ئێستا کورد دانێتی پارێزگای تەقیب وەک تۆ ئەتوانی بڵێ والی یان حاکمی منطقەیە وانە یان تۆ ئەتوانی وەکو سەرۆکەرێمش سەرۆک حکوومەت ینی ناوەکان کێشە نییە زانی چی کاکە با نەڵێن حکومی ذاتیش با نەڵێن هیچ با بڵێ وەڵای محافظە وڵاتێکی مەرکەزی قەینا تۆ سیاسەتەکە لە ئەنجامە ئێمە قسەیەکی عەرەب هەیە ئەڵێ ئێمە ترێمان ئەوێ نە کوشتنی حارسی باخی ترێ اینجا نازان بە کوردی چۆن دەکرێت ئێمە ترێکەمانەوێ نییە بەڵام کاکە شت ینی ئێمە جارێ ململانەی دستوری هەیە سیاسی خەتەری عسکەری شەیە کی ئەڵێ ئەحمەد شەرع
بەمرێک کەوتنە پابندە بە لەوانەیە مەترسێشێ چۆن بینێ تورکیا فشاری تری لێ بکە خۆ بینیت لە حەلب چی ڕوویدا ینی ئەمانە خاوەن قسەی خۆیان نین و ئەمانە دش بە کوردن ینی دیار لە زمانیان لە حاڵیان لەبەرەوە ئەو ئامادەکاریانە ئەبێت چیە بکرێ هەم لە ڕووینەوە دەوڵەتی ینی نەک ئێمە یەکشت دیقەتم داوە کارێش ڕاستە شتێکی زۆر باشە بەڵام هەتا نەگاتە سەری دووتمان مەوزوعەکە هاوارمانی هەڵناستێ ینی پێشوەختە زمینە سازی بۆ ناکەین ئەوە یەکێکی لەوانە نەبوونی کاریزمایەکە سەرکردەی بەڵام من سوورم لەسەرەوە چی بکرێت بەڵێ من سوورم لەسەرەوە ئەوە زۆر مهمە ئەوەی سەرکردەی شتەکان بەرەوە ببە ئەوە بەداخەوە لای ئێمە کەم و کورتیمان تیا ینی ئەبێ بە سنگی فراوان وەری بگرن ئەوە یەکێک لە خاڵەکانی مەسلەی لاوازی مفاوزی کوردیش ئەوی شەیە بە درێژایی ئەم چەند ماگانە مفاوەزات و دانوستانە کاکە ئەحمەد شەرع پێش چەند هەفتەیەک دەرچوو لە کەناڵە عەرەبیەکان جوابم یا بەنەوع قسەی کرد پێش ئەمرێک دروستبوونی ئەم شەرەی ئەخیر بە چەند ڕۆژێک بەنەوع قسەی کرد ئەوەی لەگەڵ کەناڵی شەمس ئەوەی کەدە کاکە ینی بەنەوع قسەی دەکرد ئەمە نەزمانی گفتوگۆی نەزمانی حیوارە ئەڵێ وتومە مەزلوم عەبدی قلی بصراحة يعني بەڕاستی پێم بڵێ کاکە ئەمە زمانی گفتوگۆ و داوستان نییە ئەمە زمانی دوولایەن نییە دوو شەڕکەرە تۆ خۆت وەکو ینی بەحساب سوڵتانێک و سەرۆک و کوردیش هاتووە ینی قوربان حەیران چی بۆمان لە دەستت دێ بەسەر چا شتەکەوان نییە درۆەک وان نییە بەڵام خۆی وا پیشانەدەم لەبەرەوە ئەمە هەمووی ئەم شتانە هەمووی کەڵەکە بوو لە ئەنجامە ئەو شەڕە ڕوویدا و ئەو هەوڵدانی قڕکردن و ئیبادەی کورد ڕوویدا ئێستا نمونە ئێمە کە باسی سوێدا بکەن دروست تۆ ئازانی دروست کەمینەیەکی زۆر بچووکن لە سووریا بڕوات پێ بەخوا لەوە ناچ میلیۆنێک میلیۆن و ڕوبعەکە بن ئەو پەڕیا ئەو پەڕی ینی لە سوێدا ئەوانش چەند شوێنەکە سەحنایە جەرەمانە ئەوانەی دەوروبەری دیمەشقن بەڵام ناوچەی هەرێک ئەوان سوێدایە ئەو پەری 700,000 دەرناچن من پێم وایە ئیدارەدانی ئەوان بۆ ئەزمە لەگەل ئەحمەد شەرع لە هی ئێمە باشتر بوو لەگەڵک خانە ڕاستە لەوانەیە تۆ بڵێ ئیسرائیل لە پشتیان بوو ئەوەش ڕاستە خۆ ناڵێم ئێمە بە فشاری تورک و مرک و ئەوانە بەڵام بەلای کەمەوە وتارێکیان هەیە ئەڵێ ئێمە ناچن پال مفاوزات لەگەڵ ئەمانەی کە هاتن خەڵکی ئێمە کوشت و کوشتانیان کرد و نمونە ینی تۆ ئەتوانی لەگەڵ خەڵکی تر دروزت هەیە عەلەویت هەیە پێکهاتەی ترت هەیە خەڵکی عەرەبی سونە هەیە ئەوەی دیموکرات خواز و خۆ عەرەبی سونە هەمووی ئیسلامی سیاسی نین کاکە لە سووریا تۆ ئەتوانی کۆمەڵێک ینی تەحالفات شت دروست بکە لەبەر تۆ بەردەم شەرەکی دستوریە لە پێشە ڕۆژە و ئەم دستورە کوا کی ئاگای لێ ئەسەن کابرا ئەعلانێکی دستوری بۆ خۆی داناوە ئەڵێ تا 4 ساڵی تر باش لەم 4 ساڵە ئیدارەدانی ئەم وەزعە چۆنە بێ یعنی دنیا باشە عفرین و سەرێکانی هەیە ئەو ناوچانەی کە بە سەدان هەزار خەڵکی ئێمە ئاوارن تا ئێستا لەژێر چادران تۆ ئەزانی خەڵکی عفرین چوارەم جارە لەوانەی جەنابەت بینیوە تۆ لەوێ بوو ئەزانی خەڵک هەی 4 جار ئاوارە بوو بە 5 جار چووە بۆ حەسەکەش باشە ئەم دۆسیانە هەمووی پێویستی بە چارەسەرە حەقوای بەحساب ینی لەم ڕێکەوتنەش دواتر ینی لە قۆناغی داهاتوو خەڵکی عفرین و سەرەکانی ئەوانش ئەگەرێنەوە ناوچەی خۆیان و یعنی ئیدارەی خۆیانەکەن بەڵام ئایا تا چەند ئەوە جێبەجێ دەکرێت ینی لەوێ هەوڵیان داوە دیفاکتۆیەک دروستکن تعریب و بە تورککردن و کورد تازە ینی لەو ناوچانە کاکشێرزاد ینی ئەتواندرا وەکو ترێ کوالیسیۆنێک دروست بکرێت لەگەڵ عەلەویەکان لەگەڵ دروزەکان لەگەڵ سونەکان لەگەڵ دەکرا آخر مثلا پشت زۆر بەسترا بوو بۆ عەشیرەتە عەرەبە سونانەی کە لەناو ئەزانی چی لەوێش خەڵک زۆر ڕخنەی هەیە لە جادەی کوردی بەعام ئەوەش یەکێک لە سیاستە غەڵەتەکان بوو بەڕاستی ئێمە ینی ئێمە کە ئێمە ئەڵێن ینی شتەکە چۆن باوا دیار نەبکە ئێمە ئەڵێن دژ بە عەرەبن خۆ تۆ واقعەکەی بە تایبەت لە ڕۆژاوای کوردستان بینیت عەرەب و کورد زۆر تێکەڵن باشوور نییە باشوور تایبەتمەندی خۆی هەیە ناوچەی کوردی تقریبا سافە ئەو عەرەبی کە هاتووش لەم ئەخیرە هاتووە خەڵکی ڕەسەنی ئێرە
يعني لە کەرکووک شاراوەتەوە تێکەڵ يعني ئەزانی چی لە کەرکووک ئەچێ خۆ کەرکووکش شستاوای لێ هاتۆ وەڵا کەرکووکیش باشترە کەرکووکش عەرەبیەکان دیارە لەوێش مەسەلەن بەستە مەسەلەن لە منتیقەی چلاخەوە هەنا لەولا سوڕاوەتەوە بۆ پشتی هەمووی عەرەبن بڵێ لەولاوە مەسەلەن لێی نزیکە ینی تێکەڵە تۆ واقعکی ئەوها ناوچەیەکی جوگرافی بە تەواوی هەمووی کوردە ئەوەش ینی تۆ ناچار ئەبێ ئیدارەدانی ئەم وەزع بکە بەڵام من پێم وایە ئەبێ هەمیشە بە حەزەر بە ئەو مەسلەی کە ینی مەسلەی براتی گەلان وەکو دروشم شتێکی باشە خۆ کی دیش بە پێکەوە ژیان و ئەسەن ئەبێ هەروە بێ ینی ملەتەکان و گەلانی ئەوەی بە یەکەوە ئەژین ئەبێ لەگەڵ یەک بن ئەبێ تیفاقی ڕێکەوە خۆ لێرە شوابوو لە کاتی خۆی ئەگەر لە بیرتم مەسلەی سیاسی چەپکە گوڵی مام جەلال لە کەرکووک بە تایبەت ئەمە سیاستێکی زۆر مهم و گرنگە بەڵام ینی شت سەیەکی عەرەبەی ئەڵێ مازاد عن حەد و شت کە لە ئەندازەی دەرباز بوو بە عەکسەکە دێت یعنی وەکو چۆن بە عەکسەکە بە ینی تۆ ئەمەش ینی تۆ بڵێ نەڵێ تۆ قەزیەی کوردیت هەیە تۆ زۆربەی زۆری ئەو هێزانەیە کە احتیماد لەسەر دەکرا کورد بوو لە ناو قەسەدە و هێزی سووریای دیموکرات عەرەبی تیایی ناڵێم خۆوان شلوانەی قوربانیان داوە شەهیدیان داوە بەڵام دەرکەوت کە ئەو مەسلەی بە تایبەت لە ڕەقە و دێر زۆر ڕەقە کوردی تایە کارادەی بەڵام دێر زۆر کاکە کەسی زۆر بە عەشیرەتی بە داعش لەوانەی لە کاتی خۆی وەکو سیاست لەگەڵ ئەمریکیەکان وەکو تۆ ئێستاش وەکو کارتێکی مفاوەزات بەدەستت بوو کە تۆ لەوێ ئەنسیحاب بوو ئەویش هەیە ها ینی ئەویش بەڵام لە ئەنجامە یعنی اعتیمادکردن لە سەریان دەرچوو کە هەڵە بوو ئەوەی کە لە ڕەقە و تەبقە و دێر زۆر بەرامبەر بە هێزی سووریای دیموکرات دەرچوون زیاتر ئەم عەشیرانە بوون ئەم عەشیرانە کاکە ئێمە یعنی تعمیم ناکەن خۆ خەڵکی باشیشی تیای بەڵام بەعام خۆ لێرە شوا بوون کاکە لە سەردەمی کە داعش هات مووسڵ و شنگال و ئەوانە ئەو عەشیرانە زۆربەی زۆریان لەگەڵ نەبوون خۆ وای کاکە خۆیمە دەزانین لەوەش عینیشتە ئەمانە ئەوەی کە دەسەڵات بە لەگەڵین هێزی سووریای دیموکرات زاڵ بوو ماوەیەک لە دهۆڵی کورد و هێزی سووریای دیموکراتیان دەدا ئێستا ئەحمەد شەرع هاتووە تەواو ماوەیەک لەگەڵ میلیشیەکانی ئەوانە بەسەر ئیران و بەشار ئەسەد بوون یعنی ئەمانە بەعام وان قسەیەکەی ئەڵێن دەستێکیان قورئانە و دەستێکیان شێرە بەڕاستی وایە تا بڵێ کۆمەلگایەکی دووفاق دواکەوتو ینی تعمیم ناکەم دیسان ناڵێم هەموو خەڵکیدا هەیە خەڵکی بەڵام کاکە ینی خەسڵەتی ئەو هاتیایە هەیە ینی تۆ بڵێ نەڵێ خۆ لە عێراقش عینیشتە یعنی ئێمە ئەبێ ئەوە ینی سیناریۆکان زۆر لێک نزیکن زۆر یەک مەترسیەکانی زۆر لێک نزیکن ئەی چۆن بڕوات پێویستە نامە بۆ منیت من ڕۆژانە تقریبان ینی بە سەدان نامە بۆمیێت لەمانەی ئەم ڕەگەزپەرست و توندرە و عەلامی عەرەبی ئەو ڕۆژە نامەیەکی دەنگ بۆم ناردووە بۆتە نێرم دواتر ئەوەندە جنێودام بە کورد و لەسەر چی من هەمیشە پێیان ئەڵێم لە مناقەشاتە ئەڵێم باکووری عێراق ئەڵێم کاکە ئەمە شتێکی دستوریە کوردستانی عێراقی کەواتە تۆ دڵت نایە ناوی کوردستان و شەی کوردستان بە وتم تۆ بتەوێ نەتەوێ کوردستان حقیقەتەکەوە لە دستورە لە عێراقە بۆچی نامە بۆم هاتووە لە عەرەبێکی ئیسرائیلیە لە تەل ئەبیب جنسیەی ئیسرائیلی پێی وەکو ئەوروپی ئەژی داهاتی باشە بەهۆی ئیسرائیل نامە بۆم ناردووە بۆتە نێرم دواتە جنێودان ئەدر کابرا ئەڵێ بەس دەبەر تۆ باشووری کوردستان عەرەبی ئیسرائیل دەتۆ سەیری کە ئەڵێ نجیکم عەلە عێراق بۆتە نێرم ئەمڕۆ دەتۆ سەیری ئەم فیلمە بکە ئەمە کەواتە کاکە ئەمە شتێکی ناوەستە لە سنووری سووریا و عێراق کابرا ئیسرائیلیە عەرەبی ئەمانەی عەرەبی 48 پێڵێ ئەمانەی کە لە ئیسرائیل ماون و هەموو مافیان هەیە لە پەرلەمانە لە ئیسرائیل ها بە زمانی خۆی مەکتەبی خۆی هێشتا ئەو نامە ناردووە هەزار جنێو داوە بە هەچی شتی کورد بە پیرۆزی کورد وڵێ دێن لە سەرتان لە هەولێر و لە کوردستان و ئەمە باکووری عێراقە کاکە ئەمە تعبیر لە ینی تەسەوڕەکەی کاشێزاد بەتایبەتی بە ڕێزت ئاگەر لە نووسەر و چاودێر و ئەوانەی عەرەبە یعنی شتێک بێ بەرامبەر بە باشووری کوردستانیش بە هەمان شێوە ئەوە ئەعلامی عەرەبی و نووسەر و مخاتبەکانیان ئاوا دژ بن بڕوات پێ زۆر مەترسیدار بڕوات پێ یەکسەروان ئەمانە ئەزانی چی ئەگەر قووەتت هەبێ خۆت ئەزانی چۆنن بەڵام ئەگەر بینیان معادلە گۆڕاوە یەکسەر
پەلامارە ئەوانەی کە ئەستا لە بینمانن لە هەولێر و سلێمانیش زۆربەی زۆری ناڵێم یعنی بەعام باسی خەڵک نەکەم خۆ بڵێم ملەتێک بەعام وایە بەڵام حەقوای ئێمە حەزەر بن کاکە لەمە دووە یعنی خەتەری نەتەنیا وڵی ئێمە لە ڕووی عاتیفە وڵە برایانمان لە ڕۆژاوە وایان لێ هاتووە کاکە ڕاستە خۆ ئێمە یەک ملەتن خۆ ئەمە تەزامن و بینیم لە خەڵ لە جعدەی ساڵم گەنجی من پێم وابوو زۆر پێم سێر بوو پێم وابوو ینی گەنجی ئێستا فکرەیەکی وابوو کە گەنجی ئێستا سەرقاڵی ئایپاد و نازام چات و مات و ئەم شتانە کاکە دەرکەوتوانیە دەرکەوت وەڵڵاهی گەنجی ینی کە هەر بە دوای مەسلەی سۆشیال میدا و کچ و کوڕها ینی وە هەر بە دوای لەوانەی بابەتی مکیاج و شت و مۆدە ئەوە ینی شتێکی غەڵەت نییە خۆقی چییە کە ئاسایی بەڵام لە عینی شتیشە لە مەسلەی نەتەوی دیار بوو کە چەند کاریگەرن و چەند لێ هاتوون و چەند لێ تێ ئەگەن ئەوە زۆر مهمە لەبەرەوە ئەبێ ئێمە بالفعل خەتەری لەسەر ئێرەشە کاکە تۆ هاوسنوور ئێستا ئەوان ئەڵێن ینی ئەڵێن ئەم سێ مالکایە حەقوایە دابخرێ بۆ ینی وەکو چۆن کۆبانی گەمارۆیان درا ئەنەوێ محاولەشیانە کردێت لەبەرەوە مەترسی جددی هەیە بە تایبەت ئێمە باشەکان بە ڕاشکاوانە بڵێن دەوروبەری کوردستانی باشوور هەمووی عەرەبی سنەیە کاکە ئێمە لەگەڵ شیعە خۆ وابزان نین ینی ئەوانەی وەکو سنوور تەنها گەر خانەقین و دیالە خانەقین و دیالە ئەوە بەڵام بەعام بۆت باس نا بە تەماسنی کەرکووک تا مووسڵ و شنگال و خانەقین و زومار و ئەوانە ئەمان ینی تۆ بڵێ دەڵێ ئێستا لە جعدەی عەرەبی سنی لە دوای مەسەلەی ڕوخانی ئەسەد و ئەم ئەحمەد شەرعە هاتووە ینی تۆ بڵێ لەسەر پێترن بەڵێ شاندەی عەشیری عەرەبی عێراقی ڕۆشتون لای عەشیرە عەرەبیەکانی لە سووریا ئەڵێن ئێمە لەگەڵتان حازر لە دژی کورد و لە دژی قەسەدە کەواتە ئەمە بەڕاستەوخۆ مەترسی لەسەر تۆشە یعنی خۆ ئێمە باسی شتێکی لە عەزمانە ناکرد لەسەر عەرزایە لەبەرەوە حەق وایە کورد زیاتر من پێم وایە نەتەنیا لە عێراق و لە مەنتقەش بەهەم ئێمە زیاتر بە تایبەت کە ئێمە باسی باشوورەکەن حەق وایە لەگەڵ بەغا زیاتر هەوڵدانی ڕێکخستنی وەزعی خۆمان بکەن و لەگەڵ شیعە کاکە تۆ بڵێ نەڵێ هەڵوێستیان لەگەڵ کووردا لەوەی سونەی عەرەب باشترە ینی مەسەلە نەم بە شێوازێکی مەزەبی خۆ من نەشیعەم و نەسون نەشم بەڵام مەبەستم ینی تۆ لە ڕووی وەکو بەرژەوەندی تۆی کورد وەکو کورد بەرژەوەندی ئەوان لەگەڵمان نەرمونیانتر بن ڕەنگەیان گەیشتیان دیبلۆماسیەتیان هێندە ڕق نەبێت طبعا بێجگە لەوەش خۆ لە عێراق بە درێژایی کاتی ئۆپۆسیۆنەوە شیعە زیاتر لەگەڵ کووردا لە سەنگەری ئۆپۆسیۆن و ئەوە بوون لەبەرەوە حەقوای ئێمەش بتوانین یاری لەسەر ئەم و بڵێ نەڵێ سەرەرای هەموو تێبینیەکان کە ڕاست مادەی 140 نیوەی کوردستان تقریبا لە دەست کورد نییە بەڵام کاکە تۆ سەیری دۆخی کورد لە بەشەکانی ترکە یعنی لە عێراق تۆ بڵێ نەڵێ شتێکی باش بەدەست کەوتووە بۆ کورد و حەقوای ئێمە ئەم شتە زیاتر لەگەڵ بەغا بەرەو پێشە ببن و بە زمانی کە ئێمە ینی بەغا نەچیتە سەنگەری ئەوانەی لە دژی کوردن خۆ ئێستا دیمەشق و ئەنقەرە تەنسیقی ڕاستەخۆیان هەیە لە دژ مەسەلەی کورد نەتەنیا لە سووریا لە تەواوی ناوچەکە لەبەرەوە مەترسی جددی بەڵام لە عینی کاتش ئێمەش خۆ ینی ملەتێکی ئەوها بچووک و کەم نین کە یەکسەر هەموو شتێکمان بڕ و خوخۆ لە باشووری کوردستان بەڵام مەترسی کە تۆ باسیەکەی هەیە ئامادەکاریشی بۆ بکەین طبعا حەقوای تۆ ینی ئامادەکاریت هەبێ خوێنەوەت بۆ هەبێ چۆن بتانی ئەم مەترسیە پێش کە سەری هەڵدە تێکی بدە با سەری هەڵ نەدە ئەمەش کۆمەڵێک ینی ئیجراعات و مەسەلەی استخبارات و ئەمنی و مەسەلەی لەسەر ئاسی 2014 ئەوە ئەوەی لە شنگاریدا ئەگەر تۆ ئێستا ئەو چەند ساڵە 12 ساڵشتە برینەکە ساڕژ نەبوو بە تەواوی عینی شتە تۆ مهێڵی سەر تۆ واز لە شنگال بێن لە 2014 لە 88 ئەنفال دەستی پێ نەکرد لە دژی کورد لە 88 ئەنفال دەستی پێکردوانە لەژێر سوورەتی ئەنفالوانە بەحساب یعنی کورد کافر و ئەوان ماشەڵا لێیان بە موسڵمانن هەر لەسەر کورد خۆیان بە موسڵمان دەزانن بەڵام بەرامبەر ئیسرائیل و ئەوانە وەکو پشیلەن وەرێکەوتنیش لەگەڵ ئیسرائیلەکەن جێر بەژێر ئەم ئەحمەد شەرعی کە بەحساب یعنی لە کاتی خۆی کە تۆریستی قاعدە بوو دەیگوت سەنحرر القودس یەکوا بۆچی قودس تەحریر ناکە
لەبەرەوە ئەمان پێدوتون لە گفتوگۆکان پێدوتون پێی استفزاز نابن بۆ با کەیفی خۆیان باستم زاز بن پێیان ئەڵێم خۆ ینی لەبەرەوە شێرەکەیان بۆ سەر لە هەشتا بووانە بەڵێ ئەم شەڕی کە لە دژی کورد لە سووریا دەسی پێکرد پێش دوسێ هەفتەیەک تۆ ئاگادار کە وەزیری ئەوقافی سووریا بە بەیاننامەیەک بۆ خەتیب و ئیمامی مزگەوتەکان لە سووریا بیدایەتەی ئەو بەیانەی نووسراوەی کە بۆیان نووسیوە بە سوورەت نووسیوە سوورەت الئەنفال کەواتە مێژوو خۆی دووبارە ئەکە کەواتە دژمن یەک دژمنە بە سوورەتی ئەنفال کورد لە سووریا لە دوای 45 ساڵ لە ئەنفالی باشوور دیسان ئەنفال لە ڕۆژئاوای کوردستان دووبارە ئەکرد کاکە ئەمانە ینی مسلمانی چین باش خۆ مسلمان ئیسلام ئەڵێ کورد بکوژن خۆ کورد ملەتێکی کافریش نییە و خۆ تۆ نابێ کافریش بکوژی کاکە خۆ خەڵک ناکرێتەوە ئینسان بکوژ لەبەر لەگەڵ تۆنی یەک مرۆڤ بکوژنی و تۆ مسلمانیان بەڵام ئێمە یعنی وەکو مناقەشەی کاکە خۆ کورد خۆ تۆ لە ڕۆژئاوا بوو کاکە سەدان 90 زیاتر خەڵک ڕۆژی مزگەوتەکان بەرناکە بەڵام مسلمانەتی کورد مسلمانەتێکی ڕوحی کاکە خۆ ینی خەڵک وێژەکە ئیمانی بەخوای گەورە هەیە چاکەکە خراپە ناکە بەعام باسەکەم خۆ ئێمەش خەڵکی خراپمان هەیە بە تاکید وەکو کۆمەلگا بەڵام ئەمە ئیسلامی خەڵکی کوردستان باشە لە ڕووی بەڵام ئەوان ئاەوەی ئیسلام وەکو پەردەیەک بۆ ئێستا تۆ ئەبینە ئەحمەد شەرع بە حسابی ینی ئیسلامە ئەخوان مسلمین و داعش و ئەوانە کۆنە بەحسی هەمووی دهۆڵ لێدن کوا ئیسلامی هەر خەڵکی سڤیلە کوژە هەر تعدا لە خەڵکەکە و لەگەڵ ئیسرائیلە ڕێکەوتن واژۆکە و عەرزەی سووریا ئەفرۆش بە ئیسرائیل ئەو ئیسرائیلەی کە نزیکەی 100,000 ژن و منداڵی لە غەزە شەهید و بڵێ ئەو ئیسرائیلە ئێستا لەگەڵ ئەحمەد ئەوەندە ئازایی بچۆ شەڕی مان و نەمان لە جۆلام کە بچۆ بە هەنای غەزە بچێ تۆ بۆچی هاتووە بە ئەڵڵاهو ئەکبەر جینۆسایدی کوردەکە و کورد بە کافر دەزانە کورد بۆچی کافرە ینی ئەوە هەمان ئەو تافانەی حازرە بۆ باشووری کوردستان هەمانش لە دەستیان کاکە باشوور ناڵێم لە هەشتا تاقیکراوە ئێستا لە ڕۆژئاوا و دیسان ئەڵێن دێن خۆ بۆ بنامە ئەڵێن دێن بۆ هەولێر و سلێمانی حەقوای ئێمە بە باشە کاک وەرنەگرن لە ڕووی دیبلۆماسیێتەوە بێگومان لە ڕووی دیبلۆماسیێتەوە ینی باشە گونجاو نیەگەر کورد لەگەڵ وڵاتی چۆکو ئیسرائیل لەگەڵ فڵان فیسان ئەوەی کە بتوانێت تۆکۆی دروستەکان کردیان لۆبیەک بۆ خۆی دروستکە وەڵی ئەزانی چی نەتەنیا ئیسرائیل من پێم وایە کورد حەقوایە کە ئێمە ئەڵێ خۆمان حازرکن خۆ حازرکردن چی خۆ ئەوەشە تۆ بتوانی دیبلۆماسیەی پێشوەختە ویقایی ینی پێش کە ئەم شتانە ڕوو بدە ئێستا هەوڵدانەکەی کە تۆ دقەتت یابە مەسەلەی کورد ماوەیەک ینی ئێمە لە سەردەمی لاپەری جینۆساید و کیمیابارونەوە دەرچوون کوردستە چەند ساڵێکە 30 ساڵ کەم زیاد خاوەن ستاتۆی خۆی لە باشوور لە ڕۆژاوا 15 ساڵ تقریبن لە باکوور مەسلەی لەم ئەخیرە پرۆسەی ئاشتی و ئەوە ڕاست بەڕاست دەبن بەڵام بە هەر حاڵ دامپێدانانەکەی کە بە زمانی چەک و زەبر و زم کورد تێک ناچە یعنی ئەتمۆسفێرێکی ئەوها دروست بوو کە لەمە دوا بە زمانی ئیبادە و بە زمانی هێز و بە زمانی قووەت و بە زمانی کە کورد کافر و کورد نازام چی ئەو زمانە نەمابوو ئێستا دەرکەوت ئەوەی کە لە سووریا لە دژ کورد ڕووی داوە هەوڵدانەکە بۆ گەرانەوەی مەسلەی کورد 50 ساڵ پێش ئێستا ینی ڕێک تۆ ئێستا وەکو خەڵکی باشوور تۆ هەستت نەکرد لە ڕۆژاوە کە تۆ لە سەردەمی حەلەبچە و ئەمفال و ئەو هەستت نهات سەردەمی 91 و لەسەر سنوورەکان بە ملیۆنا خەڵکی ئێمە لەو سەرمایە و دەربەدەر بوون تۆ هەست نەکرد من دوو جار سێ جار ینی نەمتوانی خۆم بگرم گریان برادرەکانم کەواتە بۆ وتم کە توێ ئەوێ ئەحساسەکە تۆ ناتوانیت هەیە لەو بوارە کەواتە شتەکە لە ڕۆژئاوای کوردستانیش گەورەتە ئەیانەوێ دیسان مەسەلەی کوردی بیخێنە قالبی چۆن قالبی جار بەجار وەزیری دەروەی هەرسێ چوار وڵاتەکە داینیشن عینەوەی کە لە جاران عینی ئەو بەزمەی جارانە یانەوەی وردە وردە لەسەر کورد بسەپێنن و بە جینۆساید و بە کوشتن و بە ئەمفال و نازانم چی و چی هەوڵەکی ئەوهایی بەڵام سەر ناگرێت بۆچی سەر ناگرێت نە لەبەر کە یعنی کۆمەلگای نێودەوڵەتی نازانم چی ڕێگەنادن کورد کوردی جارانیش نییە و کورد ئێستا
یعنی کورد لە دوای 30 ساڵ زیاتر لە ڕۆژئاوا لە باشوور ئێستا کورد لە دوو بەشی کوردستان خۆی بەرێوە ئەبێ کورد تەواو لەمەوە دوا قبولی ناکە دیسان یعنی خەڵکی بیانی خەڵکی ئەوانەی وەرن دیسان کورد بچەوسێنن و حکمی کورد بکەن و کورد یعنی تعریب و تەبعیس و چوزان وەکو جاران لەبەرەوە حەق وایە من لەبەرەوە باسم کرد ئەوەی کە ڕوویدا لە پاڵپشتی خەڵک بۆ ڕۆژئاوا خۆ خەڵکی هێزە نێودەوڵەتەکانیش ئاگایان لێیە ئەمە هێزێکی زۆر یەکجار بەقووەتە ئەمە هێزی چەک نییە هێزی ملەتە ئەوە زۆر بقووەت بوو پەیامێک بوو بۆ هەموو لایەک ئێجا لەسەر ئاستی دیبلۆماسیش ئەبێ ئێمە حەق وایە ئەم کارتە بەکاربێنن بۆ مەسلەی پاراستنی مافی خۆمان وەکو کورد بەگشتی و لە باشووری کوردستانیش کە باسمان کرد بەڵێ گفتوگۆیەکی زۆر بە سوود و نیشتیمانی بوو سپاس دەکەم بەکەم وەکو ئەو ئەستێراگەشەی کە لە ئەلامی عەرەبی دەرەکەوی لێرە زۆر کوردانە و ڕستەلانە سپاس بەس یەک خاڵی ئەخیر یعنی ئێمە لەوانەیە لەبەر ئێمە وەکو کورد لە بینی خۆمان تۆزێک دلی خۆرمان باسمان کرد بەڵام لە ڕۆژئاوای کوردستان ڕۆژئاوای کوردستان ناکەوی و ئەگەر کەم و کورتیش هەبێ خۆ ئەکرێت لە سیاسەتە خۆ ئەوەی کە هەڵە نەکە ئیش ناکە بەڵام من پێم وایە ئەم اتیفاقش ئەگەر سەریش نەگرت کورد هەر مقاومە ئەکە و لەمە دوا ڕۆژئاوای کوردستانیش بەدواوە ناچن مەسلەی کە دیسان داگیریکن و کورد جۆنۆسایدکن ئەو سەردەمە ڕۆی و ئەبێ ڕۆژئاواش پشت ئەستور بێ کە کورد لە هەموو شوێنێک پشگیریەتی و بەتایبەت کە ئێمە ئێستا لە سلێمانی بەتایبەت سلێمانی لێرە جارێکی تر پێشەنگ بوو نامەوە ینی بە زمانی هەستیاری و ناوچایەتی بەڵام هەموو شارەکان بەڕاستی دەستیان خۆش بە هەموو خەڵک بەرام بە تاکید سلێمانی و یەکێتی نیشتمانی کوردستان هەر دەست پێشخەر بوو لە ئەوڵی شۆڕشی ڕۆژئاوا لە پاڵپشتی و پشگیری ڕۆژئاوای کوردستان و تا ئەم لەحزەیەش بەبێ خۆ دەرخستن و دهۆڵ لێدانی شتەکە ینی بە جوانی خۆش بەرێنیشتیمانی زۆر دهۆڵ لێ نەدم باشترە ئەگەر زۆر دهۆڵم لێدا کەواتە ینی ئەو خێر و چاکەی کە ئەکەم لەوانەیە چزانیم ینی لە پرسیدەوەی قەینا کاکەشتی چاک بکە و دهۆڵیش لێ بدە باش قەینا بەڵام تۆ شتێکی چاک بکە بەڵام خۆشتر وایە ئێمە کە ئەمە واجبی ئێمەی ئەرکی ئێمەیە و دیفاعکردن لە ڕۆژئاوا دیفاعکردن لە باشووریشە بە مباشری ها نە بە زمانی ئەمە مەترسی دیفاعکردن لە حەسەکە دیفاعکردن لە سلێمانی بە مباشری ها یعنی تۆ پاراستنی خۆتەکە واز بێنن لە مەسەلەی ڕۆمانسیەتی نەتەوی و کە ئێمە هەموو کوردن سەرەرای کە ئەوە ڕاست و جێگای خۆی بەڵام وەکو بەرژەوەندی تەسکی خۆشت لە باشوور وەکو هی ئەم بەشە تۆ دیفاع لە خۆتەکە زۆر زۆر سپاس بۆ بەڕێز شێزارعادلێزی نووسەر و چاودێری سیاسی سپاس بۆ دەرفەتە خۆشەویستانی کورسات نیوز لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن ئەمە لایەکتانەمانەتی خوای گەورە بن خواتانە